بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵم کە لە بەرنامەی گفتوگۆ بەیەوەی ئازیز شاد دەمەوە دیارە تەوەری بەرنامەی گفتوگۆی ئەم شۆمان تایبەتە لەسەر چارەنووسی حکومڕانی هەرێم لە ژێر سایەی ڕێکەوتنە حەزبیەکانەوە لەگەڵ هەردوو میوانی عزیزم بەڕێز کاک محەممەد ڕۆڤ ڕۆژنامەنووس لە سلێمانی لێرەوە وەروها لە ستۆدیۆکانمان لە هەولێر بەڕێز کاک دانادارە ڕاوێژکاری یاسایی پەرلەمان لەسەرم تەوەرە گفتوگۆی زیاتر دەکەین دیارە لە ئێستادا کە بڕیار وایە لە 18 مانگەدا پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە دەستەی سەرۆکاتی پەرلەمان پێک بهێنرێت ئەمیش دیارە لەسەر ڕێکەوتنی حزبی نێوان یەکێتی و پارتیە موادەیە دیاری کراوە و ئەمەش ئەگەرچی تا ئێستا کاردانەوەیەکی جدی بە دوای خۆی دانێناوە بەڵام لە هەمان کاتدا پرت و بۆڵ و ناڕزایی هەندێک لایەنی تری بە دووادا هاتووە قسەی زیاتر لەسەر دەکەین سەرەتا دەچمە لای بەڕێز کاک محەممەد زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر هەر لە تەوەرەکە بکەمە پرسیار چارەنووسی حکومڕانی کورد لە دەست ڕێکەوتنە سیاسیەکانەوە باشە یا خراپ خۆ دوجار دەکرێت بڵێ ناکرێت چارەنووسی حکومڕانی لە دەروی ڕێکەوتنی حەزبی بێت ئەم دەردەکوشندەیە مێژوویشی درێژی هەیە لە یەکەم لەحزەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەم دەردەکوشندەی هەبووە دەردی ڕێکەوتنی حزبی پاشان پێکهێنانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە 22 5 1992 سێ ڕۆژ دوای هەڵبژاردننی یەکەم خولی پەرلەمانی کوردستان ڕێکەوتنیەک کرا لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی خاڵی لە خۆی گرتووە بە ئیمزای مامجلال و مەسعود بارزانی 22 5 1992 لەم ڕێکەوتنەدا ئاماژە بۆ واکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تەواوی پۆستە باڵاکان پۆستی سەرۆکی حکومەت بۆ یەکێتی سەرۆکی پەرلەمان بۆ پارتی جێگرەکان هەر وەزیرێک جێگرێکی هەبێ بۆ یەکێتی ئەگەر وەزیرەکە یەکێتی بوو جێگرەکەی پارتی بە پێچەوانەوە ئەم ڕێکەوتنە بنەمای هەموو ئەو ڕێکەوتنانەیە کە دواتر هاتون ڕێکەوتنی استراتیژی نێوان یەکێتی و پارتی ڕێکەوتنەکانی دیکە ئەم ڕێکەوتنە جەوهری ڕێکەوتنەکە دابەشکاری پۆست و پلەکانە لە هەرێمی کوردستان لە نێوان ئەم دوو هێزەدا ئەو کاتە 50 بوو لە پەرلەمان 105 کورسی بوو ئەو کات بەڵام لەو کاتەدا قورسایی هاتە ناو پەرلەمانەوە زۆرینەی بەرپرسە سیاسەکانی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمان هەبوون زۆرینەی ئەندامانی مەکتەبی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان هەبوون ئەمانی کە ئێستا بەرپرسی باڵان پەرلەمانی کوردستان پێگەیکی گەورەی خۆی هەبوو و لەو کاتەدا لە کاتی دروستبوونی شەڕی ناوخۆشدا ژمارەیەکی زۆری پەرلەمانتار لە ناو پەرلەمانە مانیان گرت و لە ناو پەرلەمان مانەوە یەکێتی هەولێر بەدەستی یەکێتی بوو شەڕی ناوخۆ بوو پەرلەمانتارانی پارتیش لە ناو هۆڵی پەرلەمانەمانەوە یعنی ئەمە سنگێکی قورسی پەرلەمان بوو لەو کاتەدا ینی سنگێکی گەورەی هەبوو بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە ئەم ڕێکەوتنە سیاسیانە بەرژەوەندی حیزبەکان هاتەکایە و دوو ئیدارەی و دواتر هەوڵ بۆ بێبەهاکردنی پەرلەمان ئەمە وای کرد بۆ نمونە کۆمەڵی گەنجیان هاندا لە ماوەیەک چوونە سەر پەرلەمان و بەدارە و شکۆی پەرلەمانیان شکان پەرلەمانیان ناردەماڵەوە و سەرۆکیان ناردەماڵەوە هەموو ئەمانە پەرلەمانیان زۆر بێبەها کرد ئێستا وای لێ هاتووە شەڕ لەسەر جێگیری سەرۆکوەزیرانە کرێ شەڕ لەسەر سەرۆکی پەرلەمان ناکرێت لە کاتێکدا کە پۆستێکی باڵای هەرێمی کوردستانە ینی پۆستی سەرۆکی ئێستا لە ئاستی عێراقا حەلبوسی ڕۆڵێکی گەورەی هەیە و سەرۆکی پەرلەمانە بەڵام لە ئاستی هەرێمی کوردستانە هەر کەس بیری نییە ئێستا کاکە پۆستەکان دابەشەکرێت چێ دیارە سەرۆکی حکومەت و سەرۆکی کابینەکە کە نێچیتوان بەرزانیە سەرۆکی هەرێمی کوردستان کەس باس لەوە ناکات چ کارێکتەرێک بۆ سەرۆکی پەرلەمانە دیارە ئەم ڕێکەوتنە ئەوەی ئاماژەت پێکرد ڕێکەوتنی کراوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێکەوتنە پڕە لە ناکۆکی بەڵام دواتر بەرژەوەندی هاوبەشەکانی نێوانیان بەرژەوەندی سیاسی ئابووری کۆیان نکاتەوە زۆر باش کاک محەممەد باس لەوە کرد کە کاتی خۆی بوون لە ناو پەرلەمانەمان دەژیرە ئەو کارکتەرانی کە لە ناو پەرلەمانە بوون لەگەڵ ئێستا باوەڕت وایە کە جیاوازیان هەیە بەڵام ئێستا خودی ئەوانن لە دەرەوەی پەرلەمان و قورسایەکەیان بردوتە دەرەوەی پەرلەمان کە جاران خۆیان لە ناو پەرلەمانە بوون دوجار دەبێت ئەمانە ژەگەر ڕێکەوتنە حزبیەکانیشیان هەبێ با لە ناو پەرلەمانە بیکەن با هەندێک شت چونکە کاتی خۆیان خۆیان لە ناو پەرلەمانە بن چی دەبێت گەرەمانە ئەو ڕێکەوتنە بەجێ بێڵن بۆ فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانە ئەزانی ئەمان کەسانی دەستی 1 و 2 3 ئەنێرنە ناو پەرلەمانەوە و خۆیان لە دەرەوە بەشێکیان ئیدعای مەرجعەکەن بۆیە پەرلەمان بچووکەکەنەوە ئەبێ پەرلەمان لە خزمەتیان ئەبێ ئەبێ حکومەت لە خزمەتیان ئەبێ بۆیە حیزبەکان ئەم نەریتی حیزبە دەسەڵاتدارەکانە بەڵام بەداخەوە حیزبەکانی دەرەوەش بە هەمان میکانیزم مامەڵەیان کردووە و دوجار بەداخەوە ئەو تێڕوانین و ئاراستی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان سەرکەوت بەوەی لە دەروی پەرلەمان و لە دەروی حکومەت ڕێکەوتنی استراتیژی بکرێ پاشان ئەمان حکومکەن بەسەر حکومەت و پەرلەمان و ئەوەیە ئەمان بڕیارەدەن دوجار ئێستا ئەم حیزبانە بڕیارەدەن ئەو ڕێکەوتنی کە باست کرد ڕێکەوتنیەکە پڕە لە ناکۆکی بەڵام
دوزار بەرژەوەندەکان کۆیانی کردەوە هەژدەی شوبات پێش هەژدەی شوبات ئەبێ ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان ئەمانە بکرێوەکو ڕێکەوتنی ئەوەی ساڵی 92 کە ئاماژەم پێکرد تا ڕێکەوتنەکەی 92 تا ڕێکەوتنەکە نەکرا ئیمزا نەکرا ئەنجام ڕانەگەیندرا وتیان قوبڵمان نییە ئەنجام ڕابگەێنێ ڕێکەوتنەکە کرا بۆی کە 50 هەندێکیان دەنگیان زیاتر بوو لەیەکتی 50 دابەشیان کرد ئەنجا پەرلەمان پێکات و حکومەت پێکات بە هەمان شێوە ئێستاش ئەبێ ڕێبکەون هەردوو لایەن پشکی خۆیان بەرن پشکەکانم بەستاوەتەوە بە عێراق و پارێزگای زۆر باشەمە دەکەمە پرسیار باوەڕت وایە ئەگەری هەیە کۆبوونەوەی هەژدەی مانگیش بەڕێوە بچێت چکە ڕەنگە مەش دووبارە لێلاوە پەیوەست بێ بە وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ یەکێتی من پێم وایە بەرژەوەندەکان زۆر لەوە گەورەترن و ئەشیکەن مەرز نییە بڵێن ئەوان هەژدەی مانگیان دیاری کرد وەک سەقفێک بۆ ئەوەی کە بیکەن بەڵام پێچێت لە هەفتەی داهاتوودا ڕێکەوتنەکە بکەن ڕێکەوتنەکەش پەیوەستە بە بڵین ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەم کێشەیە زۆر کێشە نییە بۆ پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی لەبیر نەچێ مەسعود بەرزانی هەموو ڕێگەیەکە گرێتە بەر بۆ سەرکەوتنی مەسروری کوڕی مەسعود بەرزانی کە سەرۆکی کابینەکەیە لەبەرەوە سازشەکە لەس پێنا ئەوەی کە پارێزگاری کەرکووک بدرێ بە یەکێتی و سەرۆکی پەرلەمان بدرێ بە یەکێتی لە پێنا ئەوەی کە کابینەکە پێک بێت لانی کەم داناوە تا نەورۆز کابینەکە پێک دێت هەفتەی داهاتوو تقریبا 12 ڕۆژی ماوە ئەم 12 ڕۆژە ڕێکەوتنەکە ڕاگەێنن چەند خاڵێ لە خۆگرێ و ئەوەی دیکە دابەشکردنی پۆستەکانە و زۆر باش حزبەکانی دیکەش بێت چاوەڕێک دێمەوە لای تۆ دیارە دەچینە ستودیەکانمان لە هەولێر بەڕێز کاکدانەدارە ڕاوشکاری یاسایی پەرلەمان کاکدانە زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین بۆچی دەبێ پێکێنانی حکوومەت بەبێەوەی کە هیچ واد و کاتێک دیاری بکرێت ئیلا دەبێ بدرێتە دەستی ڕێکەوتنی حزبیەکان بۆچی پەرلەمانی کوردستان یا پێڕەوی ناوخۆی پەرلەمانی بۆچی هیچ یاسایەکمان نییە کە ئەم لایەنانە ملزەم کا بە پێکێنانی حکوومەت و بە سەرپێخستنی پەرلەمان بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ جەنابت و میوانی بەڕێست و بینەر و بیسەری کەناڵی ئەسمانی پەیام لە ڕاستیدا گرفتێکی لە مێژینە لەم ناوچەی ئێمە هەیە کە لە عێراق بە شێوەیەک چارەسەرکرا ئەم پرسە لە ناو دەستورە جێ کرایەوە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 ئەم وادە زەمەنیانی داری کردو بۆ پێکێنانی حکوومەت و ڕاستپاردنی و سەرکەوتنی کەسی ڕاستپێردرا و یاخود سەرنەکەوتنی یاخود دەنگ نەهێنانی ئەو 30 ڕۆژ و 15 ڕۆژ و زیاتر ئەم ماوە زەمەنیانە هەمویان باخێکی خۆی هەبوو بۆ ئەوەی کە تۆ دەرفەتێکی کراوە لە بەردەستان نەبێ و پولایانی ڕاستپێردرا و یاخود ئەو پێی دەوترێ ئەو کوتلەی ئەو فراکسیۆنی زۆرینە کە زۆرینەیەکی پەرلەمانی هەیە لە ڕووی ژمارەی کورسیەوە ئێمە لە هەرێمی کوردستان بە پێی دەستوری هەمیشەی عێراق مادەی 120 دەبوو خاوەنی دەستوری خۆی بواە و سروشتی دەسەڵات لە هەرێمی کوردستان لەوێ ڕەسم بکرایەوە بە مادەی دەستوری ئەو پرسانە هەمووی بە شێوەیەکی ڕوون بنووسرایەتەوە و لانی تایبەتمەندی پابند بکردا بە ئەنجامدانی پرۆسەکە لە کاتی خۆیان نەک ئەم دەرفەتەکراوەیە خۆی زانانی حکوومەتکەی پێگێ ئەمە بۆ زانیاریتانە و بڕواری کە ڕاگەێنراوە تایبەتە بە سەرۆکاتی پەرلەمان چونکە ئێمە دەزانین ئەو ململانیانەی کە لێرە هەیە ناڵێن سەرۆکاتی حکوومەت پێک بێ ئەگەر سەرۆکاتی هەرێم جارێکی تر ئەکتیڤ نەبێتەوە ئەم دامەزراوەیە خۆی یاسای هەبوو یاسای ژمارەیەک بە یاسای ژمارە 2 ساڵی 2017 سڕ کراوە بە جۆرێک دابشکردنی دەسەڵاتەکانی هاتوۆتە ئەکایەوە ئەبێم دەسەڵاتانە کۆ بکرێتەوە چونکە ئەو بەڕێزەی کە ڕاست پێدراوە بە سەرۆکاتی هەرێم خۆیش دامەزراوێکی بێدەسەڵاتی ناوێ کەواتە بێ و دەسەڵاتە بدرێتەوە بە و باوەڕەکەم ئەمە ماوەیەکی زۆرتر بخایەنێ کەوا کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بێمتمانەی دروست بێ هیچ هەر وەکو بڵێ ببێ بە عورفێکی سیاسی کە بەڵێ وایە کە حکوومەت لە کاتی خۆی هەرچۆن دەنگدان لە کاتی خۆی 4 ساڵ جارێک پێویستە ئەنجام بدرێ ناکرێ ئاواش دامەزرانەکانی حکوومەت و پێکاتنی دەستەکەی و دابشکاری دەسەڵاتەکان پێک نایە ئەوە گرفتێکی گەورەیە تا ئێستا زۆر باشە کاکدانە ئەگەر هەژدەی مانگ پەرلەمان کۆ بێتەوە دەستەی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرێ ئایا دەستەی سەرۆکاتی پەرلەمان چی ئەتوانێت بکات لە کاتێکا بۆ نمونە لەولاوە حکوومەت پێک نهاتی بێت دەتوانێت چاودێری ئەو حکوومەتی ئێستا بکات کە ئەو کاتە دەبێتە حکوومەتێکی کاربڕێکرد ئایا دوایی لیژنە کاتی و هەمیشەیەکان پێک دێن بەڵێ خۆی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە ماوەی 25 ڕۆژ لە دوای دەست بەکاربوونی دەستەی سەرۆکاتی کە دەستەی سەرۆکاتی پێک دێ لە سەرۆک و جێگر و سکرتێر بەداخەوە لە ناو پەیڕەوە کراوە بە جێگری دووەم کار بەوە کرێ نەزەرم وایە کە گەڕێنەوە بۆ یاساکە چونکە شکۆ و سمووی یاساکان لەسەر و پەیڕەوەیە
کارەکەن بە دەقی یاساییەکان سێ پۆستە پێگەهێنرێەوە دوجار دەسەکا بە هەنگاوەکانی لە پێکێنانی لیژنە باوەڕک ناکەم لیژنەکان لەو کاتا پێک بێت چونکە پرسی گەورەتر هەیە لە پرسی پێکێنانی لیژنە واندامی پەرلەمان تا ئێستا خۆشی نازانێت واتە پێگەکەی وەکو ماف جێگیر بووە بەڵام وەکو وەزیفە ناتوانانی ئەرکەکانی ئەدا بکات لەلایەکەوە دەستەی سەرۆکاتی پێک نەهاتووە لەلایەکەوە خۆی نازانێت لە چ لیژنەیەەکە لەلایەکەوە حکوومەت خۆی کاربەڕێکەرە و ناتوانێت کۆمەڵە پرس ئەدا بکە کامە لە ڕووی حکوومەتی کاربەڕێکەرەوە مەهامەکانی دیاری کراوە زۆر باش پرسیاری بەشێکی ئەوە بۆی جەنابەت فەرمووت تا چەندە لە دوای پێکشێنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەرفەت هەیە یا چەندە کات دەبابەوەی کە بۆ نمونە دۆزیا پۆستی سەرۆکی هەرێم زیندوو بکرێتەوە ئایا ئەمەش هیچ کاتێکی تر لەو لاوە دەبات لەوەی کە لەو 25 ڕۆژە ینی کۆتایی پێ بهێنرێت لەو 25 ڕۆژەیە پۆستی سەرۆکی هەرێم ئەتوانرێت زیندوو بکرێتەوە بۆ دەسەڵاتانە یا ئەوەش کاردانەوە بە دوای خۆدا دێنێت لە ناو پەرلەمانە مشتومڕ دروستەکە خۆی بە دڵنیاییەوە ئەم گرفتی ڕاستپاردنی کەسێک یاخود دیاریکردنی ناونیشانێک بۆ کەسێک ئەمە مەترسیە هەل لە ڕووی یاساییەوە زۆر پێچەوانەی دەقا یاساییەکانە چونکە تۆ هێستا دامەزراوەکە خۆی سڕ کراوە خۆی دەسەڵاتەکانی هەڵوەشێنراوەتەوە چۆن نتوانی پێشنیاری کەسێکی بۆ بکەی لە حاڵەکەەوە هیچ عیلاقەی بە ئیستحقاقی انتخابیشەوە نییە هەواتیانی کوردستان کە دەنگیان داوە 2000 حکوومەتێک لێ لەدایکە بێ و متمانەی پێبەخشرێ ئەم حکوومەتە ئەگەر سیستمەکەش پەرلەمانی بێ دوانەی دەسەڵاتمان هەیە ئەبێ ئەم دامەزراوە خۆی بە یاسا سڕ کراوە کەواتە تۆ بێ بە یاسایەکی دی یا ئیلغایکەیتەوە بگەڕێیتەوە سەر یاساییەکەم ڕیزبەندەکە بەم شێوەیە ئەگەر لەو بڕوارەی کە ئاماژەی پێکراوە ئاماژەی پێکراوە لەوێن دەستەی سەرۆکایەتی پێک بێت واڵبژاردنیان بۆ بکەن پاشان ڕەنگە من گومانی خۆم وایە کە ڕەنگە ئێستا یاسای ئەو دامەزراوەی حازر کرابێ و خێرا خوێندنەوەی بۆ بکەین و پاشان دوانیوە ڕۆژ یەکسەر لەدایک ببێ و ئیمزا بکرێنی ڕەنگە بەو شێوەیە بێ ئەگەر وا بێ پێویستە خودی دەسەڵاتەکان بگەڕێتەوە بۆ خودی سەرۆکی هەرێم دوزار ئەو بە ئەرکی ڕاستپاردنی لیستی زۆرینە فراکسیۆنی زۆرینە کە کاندیدەکان هەستێ بە پێکەنانی حکوومەت ئەو بۆ وەرکە هەستێک کە وازانم ویستی حکوومەت یاخود ویستی ئیرادە سیاسەکە وایە کە حەزەکەن بەم شێوەیە بێ واتە ئێستا و دەسەڵاتە بە سەرۆکی ئەنجومەنی دادوەری دراوە حەز ناکەن لایە و بێەوە بۆ ئەرکە هەڵنەسێ دەکرێت بڵێن مادام سەرۆکی هەرێمە و کاتە لەناو پەرلەمانەوە هەڵدەبژێرە ئیدی سیستەم پەرلەمانیە خۆی بە دڵنیاییەوە ئەگەر ناونیشانەکە خاڵی نەبێتەوە لەو مانانێک کە لە خۆی گرتەوە سیستەمی پەرلەمانی یەکێک لە ڕەکیزە سەرەکیەکانی بریتە لە دوانەی دەسەڵات واتە دەسەڵاتەکان هەمووی لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران نابێ پێویستە من حەقم بە داونیشانەوە نییە دەموچاوەکان کێن و کێ پێشنیار کراوە من باسی سروشتی یاخود دیوە یاساییەکە یەکەم ئەگەر ئەم دامەزراوە دەبێت پێک بێ بەڵام بێ دەسەڵاتەکانی ڕێک بخرێ لە هەندێک وڵاتی ژوایە کە لە دەستوری وڵاتەکان ڕسم کراوە هەندێکیان لە ناو خەڵکە هەڵەبژێرێ هەندێکیان لە دەرەوە بەڵام دوجار هەر بێ ئەم سەرۆکە بەرپرسیار بێ چونکە لە کۆی دامەزراوەیە کە پێوتێت دەسەڵاتی جێبەجێکردن نابێ ئەم زۆر لەسەر و هەمووانەوە بێ و کەس ناتوانێت ڕاوێژی پێ بکە یاخۆ لێ بپرسێتەوە یاخۆ چاودێری کارەکانی بکە زۆر باشە کاکدانە دێمە وڵات کاک محەممەد ئەگەر دەکرا بۆ نمونە بە سەرەتا حکوومەتی هەرێم یا حکوومەتی نوێ پێک بێنرێت ئەو کات بچوونایەتە سەر بۆ مەزیندوکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم دیارە ئەمە پێوەستە بە کۆمەڵی کێشەی ناوخۆی پارتی دموکراتی کوردستان و پێویستە بە تەنانە ناو ئایلەی خانەوادەی بارزانیشەوە بەوەی کە ئابێ ئەم دوو کەسە هەریەکەیان پۆستی خۆی هەبێت و لە ئاستێکی باڵایە بن و لە ساڵی 2005 بە هەمان شێوە کێشەیە هەبوو نوێژران مستەفا لە یادداشتەکانی نووسیوێتەوە کە مەسوود بەرزانی وتوێتی من نامەیە بەسەر لاشەی نێسیروانی برازاندا سەرکەوم یان دەسەڵاتەکانم ئەوە بێ بۆیە ئەبێ ئەم دووینە ئەم دوو ئاراستەیە ئاراستی نێسیروان بەرزانی و ئاراستی مەسوود بەرزانی هەردووکیان بە تەوازنی بڕۆن ئەوەی سەرۆکایەتی هەرێم کاکدانا خۆی شارەزاترە لەو بارە ئەبێ یاساکە هەموار بکرێتەوە ساڵی 2009 یاساکە هەموار کرا ساڵی 2005 لە ناو پەرلەمانە هەڵبژێدرا بەڵام لە مادەی وابزانم لە مادەی حەڤەیە ئاماژە بەوە دەکات بەو یاسای ئەو کاتە ئەڵێ تەنها لەم خولە لە ناو پەرلەمانە هەڵبژێرێ لە خولی داهاتوو لە ناو خەڵکایە ساڵی 2009 یاساکە بەپێی یاساکە لە ناو خەڵکە هەڵبژێدرا ئەبێ یاساکە هەموار کرێ کە لە ناو پەرلەمانە هەڵبژێدرێ
پاشان دامەزراوەکە سڕکراوە ئەو بەپی یاساگە بێ و یاسا شەڵۆشێتەوە پاشان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دابەشکراوە ئەبێ جارێکی تر ئەوەش هەموار بکرێتەوە ئەو دەسەڵاتانە بێتەوە و ئەم دەسەڵاتانە هەمووی دێتەوە بۆ نێچیروان بەرزانیان نا لەبەرەوەی لە مادەی یەکاڵ قوبوڵی دەکات بە ئەو دەسەڵاتانە بە هەمووی ڕێکەوتنیان کردووە خۆیان ینی ئەوە ئەزانی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە نێوان خانەوادەی بەرزانی ئەم ڕێکەوتانە کراوە یەکلابووەوە هەر کاتێ ڕێکوتنیان لەگەڵ یەکێتیە کرد یاخود لەگەڵ لایەنەکانی دیکەیە کرد بە یاساکە حاضر و هێنە پەرلەمان و بە دوو ڕۆژ دەری کاکدانەوە بە هەموو دەسەڵاتەکان دەڕۆتەوە بە سەر و شێرم من ئەمان نازانم ئەوە خۆیان نەزانن چونی دەسەڵات لە مادەی یەکەمە ئەڵێ سەرۆکی هەرێم دەسەڵاتی باڵای ڕاپەڕاندنە لە هەرێمی کوردستان واتە دەسەڵاتی باڵای جێبەجێکردن لە سەر و دەسەڵاتی سەرۆکی حکومەتیشەوەیە لە بڕگەی دیکەی ئەڵێ سەرۆکی هەرێم لە ناو خەڵکە هەڵدەبژێدرێت ئەبێ ئەمە بگۆڕی ئەم یاسانە ئەم دەسەڵاتانە کە دابەشکراوە هەندێکی بۆ ئەنجومەنی دادوەریانێکی بۆ سەرۆکاتی پەرلەمانێکشی لای ئەنجومەنی وەزیرانە ئەو دەسەڵاتانی لای ئەنجومەنی وەزیرانە ئەدرێتەوە بە نێچیروان بەرزانی بە تایبەتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم هەموو ئەو پلە بەرزکردنەوەانە لای ئەوە یعنی ئەو دەسەڵاتانی لای مەسئول بەشێک لە گرفتەکانی 5 ساڵی ڕابردوش کە بەگشتی کابینی هەشتەمی لەسەر تێکچوو یا با بڵێن بوو بە ئاڵۆزین لە نێوان لایەنە سیاسیەکانە بەشێکی زۆری ڕاستە هەموارکردنی یاسای سەرۆکاتی هەرێم بوو بەڵام لە هەمان کاتدا هەموویان قسەیان لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هەبوو ئەگەر ئێستش دووبارە دەسەڵاتەکان بچنەوە لای سەرۆکی هەرێم ناکاتەوە هەمان تاسە و حەمام ئەمە ڕاستە بەڵام دۆخەکە گۆڕاوە ئێستا پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی بەدەستێناوە هێزەکانی دیکەش هێزێکی مات و ینی چاوان لە دەستی پارتی دیموکراتی کوردستانە چەندیانە داتێت چەند وەزارەتیان داتێت چیان پێوەکە و ئەم هێزانە ئەگەر ئەم هێزانە بتوانن من پێم وانیە بتوان وەکو ساڵی 2013 بەدواوە لە ساڵی 2015 ئەو فشارە دروستکەن لەسەر دەسەڵاتەکانی سەر دیارە یەکێتی و پارتی ڕێک ئەکەون لەوەی کە طبعا بەپێی سەرچاوەیەکی ناوێشێتی بە ئاماژە بەواکە کە ئەگەر یعنی پۆستی پارێزگاری کەرکووک بەسراوەتەوە بە پۆستی سەرۆکی هەرێم ئەگەر ئەوان دەنگ بە پارێزگاری کەرکووک نەدەن بۆیە ڕۆژی ئەنجومەنی پارێزگاشە هێناوەتە هەژدەی مانگەوە کە لە هەولێر دەکرێت و پێم وایە کۆبوونەوەی لیستی برایەتیە نەک ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەبەرەوەی تەنها ئەندامە کوردەکان و ئەوەی کە لە لیستی برایەتێت بۆیە ئەم پۆستی پارێزگار بەسراوەتەوە بە پۆستی سەرۆکی هەرێم ئەو کاتا کە ڕێکەوتن لە سەرۆی کە پارێزگاری کەرکووکە دەن بە یەکێتیش ڕازێ بێت لەوەی کە دەسەڵاتەکانی خەمیش بۆیە پێشترەوە پرسیارم کردوتم پێ دەچێت هەژدەی مانگ بگۆڕێ ئەگەر بێت و پۆستی پارێزگار لەولاوە بۆ یەکێتیەک لای نەکرێتەوە نا مەرز نییە لە من پێم وایە کێشەکانیان یەکلاکەنەوە بە ئاسانی ئەوە نییە بڵێن کە هەندێک خەلەل هەیە و هەندێک گرفت هەیە و هەندێک ناکۆکی هەیە بۆ نمونە سعدی حەمپیرە کۆنگرێکی ڕۆژنامەگەری بەست ئەوەندەی من بزانم وتیان مەفهومەکەی بە جوانی نەگەیانوە چەمکەکانی بە جوانی نەگەیان و بۆیە محمود محەممەد و تەبێژی پارتیش ئەو کۆنگرێکی بەست و باسی شوێنی کۆبوونەوەکەی کرد کە لە کۆبوونەوەی یەکێتی و پارتیا باسی شوێنی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەکراوە ئەمان باسییان کرد کە لە ئەنجومەنی لە شاری هەولێرە کرێت من قسم لەگەڵ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرد پارتی و یەکێتی و لایەنەکان گوتیان ئەمە هەر ئاگامان لێنێت لەو ڕێکەوتنە ینی ڕێکوتنەکە بە شێوەیە کرابوو کە کێشەکان سفرکەنەوە بوو ئەوەی کردلانی کەم حکوومەت پێک بێت و من پێم وایە حکوومەتیش پێکەهێنن و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم من تەسەور ناکەم دەسەڵاتەکانی زۆر کەمکەنەوە چون ئەم هێزانە وەکو ساڵی 2015 ئەو فشارە گەوریان نیە ساڵی 2015 لە بیرن نەچێت نەوشەروان مستەفا مابوو یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و تا حەدی یەکگرتو و بزوتنەوەی ئیسلامی و ئەمانە هەموو کۆک بوون لەسەرەوەی کە ئەم یاسایە بگۆڕن پارتی بە 38 کورسیەوە ڕازی نەبوو ئێستا ئەم هێزانەیە هیچیان کۆک نین و پارتی 35 کورسی هێناوە ئەسڵەن خێر بەم لایەنەکانی دیکەکە ئەتوانین لەگەڵ کۆتاکان وانی دیکە هەر حکومەتیش پێک بێنێ بەڵام دۆخی هەرێمی کوردستان بەبێ یەکێتی حکومەت پێک نایە بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە قەناعەتی وایە لایەنەکانی دیکە بەشداریکە ئەزین لە شۆیە من لە زۆریانم پرسیوە لەوەیە ئەڵێن ئەگەر لایەنەکانی دیکە بەشداری نەکە بەس پارتی و یەکێتی بێ ڕێک دوو ئیدارەکەیە جێگیری سەرۆکی حکومەت سەرۆکی حکومەتی ئێرەیە سەرۆکی حکومەتی ئەولا سەرۆکی حکومەتی ئەولا بۆیە ئەیانەوێت لایەنەکانی تر بەشداریکەن بۆ ئەوەی کە دوو ئیداری کاڵکەنەوە کە کاڵ نابێتەوە لەبەرەوەی کە ئێرە هێز و چەک و پارە خۆی هەیە ئەو لا هێز و چەک و پاری خۆی هەیە فترێک لەمە پێش زۆر باسیەوە دەکرا یەکێتی دەبێتەوە پۆزیسیۆن یا وەک بەرپرسێکیان باڵیان دەیەوت ئۆپۆزیسیۆن ناو کاتە بڵێن دوو ئیدارەی ئێستا ئەو قسانە تێپەڕاندوو هەمویان ئەزانی ئەمە شتێکی زۆر هینا ینی ئەوەیە کە یەکێتی یا پارتی بن بە ئۆپۆزیسیۆن چۆنە بن بە ئۆپۆزیسیۆن تۆ سەیری یەکێتی و پارتیکە هێزی هەفتیان هەیە 50,000 44 بۆ 50,000 هێزی چەکدارە پێشمەرگەیە
هێزی بەرگری و فریاکەوتنی هەیەشێتی لەولا هێزی هەشتای هەیە 56,000 هێزی زێرەڤانی هەیە 44,000 سەرڕای ئەوەی کە ئاسایشی ناوخۆ ئاسایشی ئێرە هێزی دژە تیرۆری ئەولاو دژە تیرۆری ئێرە ئەم هێز و ئەم هەموو دام و دەستگا حکومی بەچی بەخێوە کرد ئەمانە چۆن نەتوان ببنە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن بوونی ئەمان ئەم هێز و دەسەڵات ئەمەیان لەدەستەچێ پاشان ئەمانە ئەوەی کە یەکێک لە بەرپرسەکان گوتی ئێمە خاوەنی یەک کورسیش بین لەبەروی هێزمان هەیە ئەمانە چۆن نەبن بە ئۆپۆزیسیۆن زۆر باشە مانەوەی خودی سەرۆکی هێزی حکوومەت لە ناو یاریەکەیە تا چەندە پەیوەندی بۆ گرێبەستانەوە هەیە کە بە تایبەتی لە ماوەی 5 ساڵی ڕابردووە بەستێتی لەگەڵ دەوروبەردا لەسەر مەلەفی نەوت ئەزانی یەکشت هەیە یعنی ئەمەی بەغدا ئەم بودجە ئەوانە من پێشتر راپۆرت دەگەم کرد پێش تقریبا مانگەی پێشەسە ئەمە ڕێکەوتنی نێوان مەسعود بەرزانی و عادل عەبدولمادیە چۆن کراوە لەم ساڵی یەکەمە 2019 لەم ساڵی یەکەمە هەرێمی کوردستان نەو نەنێرێ بۆ بەخا یعنی من بەر لەوەی بودجە پەسەند کرێ من پێشتر ئەم ڕێکەوتنم باس کردبوو و نووسی بووشم نەوت نەنێرێ بۆ بەغدا ئەم نەوتە قەرزی کۆمپانیەکانی پێ بداتەوە ئەم قەرزی کۆمپانیان تا ئەم ساڵ من قەنەعەتی خۆم وایە کە ئاشتی هەورامی لە شوێنی خۆی مێنێتەوە بۆ ئەوەی کە ئەم ئاڵوگۆڕ و ئەم چارەسەری ئەم کێشەی نەوتەکە لە دوای ئەوە هینی دیکە دەکرێت ینی ڕێکەوتنی دیکە دەکرێت من پێم وایە ئەم ساڵ هیچ بڕەنەوتێک تەسلیمی عێراق ناکرێت و نەک عێراق ناکرێت بەڵکو هەندێک نەوتی عێراق لە ئێستاە من ئەمڕۆ لە کۆمپانیای نەوتی باکوورم پرسی 90 بۆ 100,000 بەرمیل نەوت بە بۆری نەوت لە هەرێمی کوردستان ئەنێرێ بۆ بەندەری جیهانی تقریبا 100,000 بەرمیل نەوتیش ئەنێرێ بۆ کەڵک پاڵاوگەی کەڵک کۆمپانیای کار ئەیکا 38,000ش نەوت لە کەرکووک ئەنێرێ بۆ پاڵاوگەی بازرگانی قەیوان ینی ئەم مەسەلەی نەوتە خاڵێکی تر ئەوەیە کە یەکێتی و پارتی هەرگیز واز لە نەوت تەسلیمی عێراق ناکەن لەبەر ئەوەی زۆرترین گەندەڵی زۆرترین پارە لە بواری نەوتایە لە بەرهێنان هێنانی کۆمپانیا لە بەردنی لە بۆری نازانم لە چی هەمووی ئەمە پارێتایە هەموو تەنکەرێک کە دێ بەپی یاسا بەپی ئەو یاسای کە هەیە بابڵین سامانە سروشتەکان هەموو تەنکەرێک هەر بەرمیلێک $10 بۆ ڕێگەوبانە سەیری ڕێگەوبانەکان من دێمەوە سەر و مەلەفەش بەس کاکدانە دێمەوە لای جەنابەت ئەگەر باز لەوە بکەین بۆچی ڕێککەوتنە حەزبیەکان دوورن لە باڵێن جێبەجێکردنی یاساکانەوە بە تایبەتی بۆچی زیاتر بۆنی یاساییان پێوە دیار نییە خۆی بە دڵنیاییەوە ئەو مافە سیاسی کە هاوڵاتیان بڕیارە 4 ساڵ جارێ پیادەی بکەن بریتە لە هەڵبژاردننی گشتی و دیاریکردنی نوێنەرەکانی خۆیان لەو ڕێوە تێکچوو کە لە هەمیشە لە وڵاتانی کە حکوومەتی ئینتیقالیان هەیە جۆرێک لە فترەی ڕاگوزەریان هەیە پەنا نابن بۆ لیستی کراوەیان نیمچە کراوەیە شتێک لەو بابەتە چونکە دوجار تۆ ئاماژەکان بۆ میلەتێکی کە وشیارەکەی هێشتا قسەی لەسرە بۆ دەنگدەرێک کە هێشتا بەو شێوە ناتوانێت باش ممارەسەی مافە بکە واتە کۆڵتی دامەزراوەکەیتە خوارەوە ئەم کاندیدانی کە ڕچنە کورسەکانی ئەو دامەزراوە پڕەکەنەوە ئەو بڕیار بەدەستەکان نین کە کاتێک ویسرا لە هەندێک پرۆژەی لێرە و لەوێ ساڵی پێشوو زۆر جەخت لەسەرەوە کرایەوە گەر لایەنەکان بیانوێ کۆ وڵاتە بەهێزەکان کە باخەدەن بە پەرلەمان سەرۆکی هەموو حیزبەکان لە پەرلەمانە کورسیان هەیە خۆیان ناتنە ناو پەرلەمان بۆیە ئەمە خۆی بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی زیمنی ڕازی بوون بەوەی کە بەڵێ ئەم بڕیارە چارە نووساز و گرنگەکان لە دەرەوەی پەرلەمان بدرێەوە لەوێ ڕێکەوتنامەکان دوجار لە پەرلەمانە بەرگێکی یاسایی بۆ بینرێتەوە ئەمە سیناریۆکەیە کامۆی زانن ئەو سروشتەکەی بەو شێوەیە دروستە کە لایەنە زۆرینەکان لە دەرەوەش ڕێکەوتنیان هەبێەوە بەرنامەی سیاسی خۆیان دوجار تەبەنی بکەن بەڵام ناسروشتەکەی ئەوەیە تۆ ئەم ڕێکەوتن نامانە وەکو ئاماژیان پێدا کاک محەممەد وتی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئاگادار نییە لەم پرسی ڕێکەوتنە چۆن ئەو تەرانەت نازان لە کوێر دانیشن هەروە لە پەرلەمانی وایە واتە خودی ئەم بڕیار بەدەستانی لەسەر ئەو مێزانەی کە بەردەوام ئێمە لە میدیاکانەوە دیمەنی دانیشتنەکان و پێکەنین و پێشوازیەکان و ئەو دیمەنانە بینین بەڕاستی ئەوانە زیاتر بڕیار بەدەستن کەواتە ناتکرێ ئێمە بڵین بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کاڵێ پەرلەمان دەسەڵاتی شەرعی و بڕیارە چارە نووساز و گرنگەکان لەوێ درێ هەر بە عملی ئەم بڕیارە باوەڕ ناکەم جێبەجێ بکرێ بۆ زانیاریتان لە سایتی پەرلەمانی سڕاوەتەوە نەماوە و بڕیارە واتە لە بڕیاری دووە دەست پێکە ئەمە گرفتێکی دروست کردووە
کە ئێمە بازەکەی بینوک و هاوڵاتیانی کوردستان. واتە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە حزبەکان کەسانی ینی باڵیان لە ناو حزبەکانە کاندید ناکەن بۆی کە بچنە ناو پەرلەمانەوە، بەڵام زۆر جار لە کاتی کاندیدکردنەکەشە دەیانبینی کە کاندیدن ئەوەندە حسابەکە دەنگیان پێکوەکەنەوە دوایی کاک محەممەد ناچنە ناو پەرلەمانەوە وانە؟ بەڵێ ئەمە وەگوتم ئەمە بووە بە دیاردەیەک و لە هەمان کاتیشدا ئێستا حزبەکان ئەیانەوێ ینی سەرکردەی حیزبەکان و حیزبەکان ئەیانێ خۆیان مەرجع بن لەوەی کە پەرلەمان یاخود حکوومەت یا لایەنەکانی دیکە مەرجع بێ. بەڵام تۆ سێری من ئومێدم بە حکوومەت و بەوە نییە، ینی نە چاکسازی بکانە هیچ بکە ئەم کابینەیەک لە دوایەکان ئەم کارکتەر و دەموچاوانە. بەڵام من پێم خۆشە قوبات تاڵەبانی و مەسرور بەرزانی دێنە ناو حکوومەتەوە لەبەر ئێمانە دەستی یەکەمن، ینی ئێستا مەسرور بەرزانی دەوترێت دەمان هەر سێبەری باوکێتی بڕیار بە دەستی یەکەم. خەڵک شکر بێ کە لە ناو حکوومەت سەواڵەکان ماوە لە ناو حکوومەتان لەبەرەوەی کە ئەمە تۆ مامەڵە لەگەڵ دەستی یەکاکەی مامەڵە لەگەڵ دەستی یەکاکەی تۆ پێشتر یا ئەگەر پەرلەمانتاریشی ئەبێ پەرلەمانتاری پلە 3 لە ناو حیزب پلە 4 بە 3 دەست ناگاتە بڕیارەکەمەکە چی ئێستا مەسرور بەرزانیە لەم لا قوبات تاڵەبانی و پاڤێڵ تاڵەبانیە و ئەگەر ئەمانە بەشدار بن لە ناو حکوومەتە تا حدێک تو ئەتوانی بڵێ ئەمە بڕیای ئەمە پلەیەک و دەستی یەکن، بەڵام بۆ ناو پەرلەمان وانە، ینی بۆ ناو پەرلەمان بەداخەوە ئەم خولەی پەرلەمان بە تایبەتیش یعنی بە تایبەتی لە خولی ڕابردووە کە ئەو هەموو پەرلەمان بێ ئەهمیێت کرات و سەرۆکی پەرلەمان نێدرایە ماڵەوە و ئەم هەموو ڕوبەڕوە بەرامبەر بە ینی پەرلەمان هەیبەتی نەما کە هەیبەتیان بۆ نەهێشتەوە بە تایبەتی بەداخەوە حیزب باڵا دەستەکان لەگەڵ ڕێزم بۆ تەواوی ئەو پەرلەمانتارانەوە و ئێستاشی پێوە بێ. ینی ئێستا مەرجع پەرلەمان نییە، ئەوە کاکدانە باز ئاماژەی بۆ کرد ئەو شەیە کە لابراوە بڕیاری شەرعی ئەوەیە، ینی ئەوەش لابراوە واتە پەرلەمان ئێستا دەسەڵاتێکی ئەوتۆی نییە. ینی تۆ تەسەورەکەی ئێستا سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی کە کارکتەرە بچووکەکانی خۆی یاخود با بڵێن کارکتەرەکە ببوورە کاڵم بچووک دەستی سێمی خۆی ناردۆتە ناو پەرلەمانەوە، ئایا ئەم ئەندامەی پەرلەمانانە ئەتوانن لێپرسینەوە لەو بکەن؟ ینی تۆ سێری ئەوەی پەرلەمانی بریتانیاکە پارتەکەی تێریزامای ئەسڵەن دەنگی نەدا بە پرۆژەکەی تێریزامای، هەر پارتەکەی خۆی ئەندامانی خۆی کە زۆرینە دەنگە بۆیە شمولی هەمویان دەکا بۆن منە و کاتێککە کابینی هەشتیش پێکات لە هەمان کاتا بۆن منە وەزیری کۆمەڵی ئیسلامی کە لە وەزارەت هابوو بەپی خۆی هاتووەتە ناو پەرلەمانەوە پەرلەمانتارەکانی کۆمەڵ کە لە ڕووی ئاستی حزبیەوە لە خوار وەزیرەکەشەوە بوون حاضر بوون لێپرسینەوە لێ بکەن. ئەمە بۆچی خۆ هەموو لایەنە سیاسیەکان ناگرێتەوە؟ ئەزانی چۆنە یەکشت پێ بڵم تۆ کە وەزیرێکە بوو لەنا ئەو حکوومەتە گەورەیە کە ئەو دەسەڵاتی دارایی هەیە، دەسەڵاتی هێزی هەیە، ناوخۆی هەیە، ئاسایشی هەیە، پەیوەندی دەرەوەی هەیە، سامانە سروشتەکانی هەیە، پارە لای ئەوە، یعنی تۆ توانی چی بکەیت؟ یعنی تۆ پێت وایە حکوومەت هەموو دەسەڵاتێکی داوە بە کاک عەبدولستار مەجید کە پێشتر وەزیر بوو ڕاستەوەکو خۆی کەسێکی پاک و کارکتەرێکی جوان بوو لە ناو خەڵکە، بەڵام ئایا هەموو دەستکەوتێکی داوە بەو کە پارە و هەموو شتێ بخاتە ژێر دەستەوە بۆی کە ئیشی خۆی بکات؟ بێگومان ئەمە ناکرێت. ینی تۆ بەتەنها بە وەزیرێکەوە ئەتوانی لە ناو ئەوەی کە ئەو وەزارەتە سەرپاکی بە حیزبی کراوە تۆ بە تاکتینا لەسەر دانیشتووی مەسرور بەرزانی ئەڵێ فەرموو جەناب کاک عەبدولستار چیت ئەوێ هەموو دەستکەوتەکە دەینێتەوە چۆن نەبێت چۆن شتی واکە ئەو دەستکەوتە بۆ خۆیەتی جا لەبەرەوە من پێم وایە یعنی تۆ بتەوێ بڵێ من چاکسازی ئەەکەم لەناو ئەم دەسەڵاتەوە ئەم حکوومەتەوە ئەم دەموچاو کارکتەرانە من پێم وایە ئەمە گاڵتەجاڕیەکە و هیچی دیکە چۆنی تۆ ئەگەر مەسرور بەرزانی بڵێ من چاکسازی ئەەکەم ئەبێ یەکەم کەس لە نێچیروان بەرزانی و لە کۆمپانیەکانی بارزانەکان و لە سیروان بەرزانی و لە براو کەس و کارێکی خۆ دەست بکە ئایا دەست پێکە ئەتوانێت عینی بە هەمان شێوە قوبات تاڵەبانیش لێرە ئایا ئەتوانێت ئەم هەموو مافیایی کە هەیە دادگایان کە من دێمەوەسەر مشکاک محەممەد لەگەڵ تا کاک دانا ئایا چی بکرێ بۆی کە لەم خولەیە شکۆ بۆ پەرلەمان و بۆ یاساکانی پەرلەمان بگەڕێنرێتەوە؟ ئایا ئەمە بە پێکشێنانی حکوومەت یا تەعاملی حکوومەت لەگەڵ پەرلەمانە دەکرێت یا بە ڕێزگرتنی یاسا لەلایەن لایەنە سیاسیەکانەوە ئەمە دەکرێت؟ خۆی دەستەواژەیەکێ لە فقی دەستوریە پێڵێن هاوشانی و تەوازون و هاوکاری لە نێوان دەسەڵاتەکان هەر خودی خۆی هەندێک لە فقەهای دەستوری ڕایان وایە جاکردنەوەی دەسەڵاتەکان دەستەواژەیەکی دروست نییە، دەسەڵات هەر یەک شتە بەڵام وەزیفەکانی جیاوازە. ئێمە ئەم باڵا دەستیەی دەسەڵاتی جێبەجێکردن بەسەرەوە ئەو هەژمون و هەیمەنەیە بە دڵنیاییەوە نەک هاوشان نابێتەوە هاوتەریب لەگەڵ دەسەڵاتی یاسادانان بڕوا ئەوە دەسەڵاتەکەی دیک هیچ لایەنێک باسی ناکاوی کە پێدەوتێت دادوەری ئەوە لە دنیایکی ترە و جیاوازە لە ئەم پرسانە باوەڕ ناکەم کە سەر لە بیریشی مابێ.
ئەوەی هەیە ئەم ئەژمونە بە دڵنیاییەوە زیاترە بێ ینی بەهۆی زیادبوونی کورسیەکانی چەند لایەنێکەوە سروشتی ناو ینی سیاسی و ململانەکانی ناو دامەزراوەکە گۆڕانکاری گەورەی بەسەرا هاتووە تۆ تەماشا بکە هەموو دەسەڵاتێکی دروست پێویستە هەر خودی خۆی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزیشی هەبێ لە پاڵیا بێ تەنانەت ئۆپۆزیسیۆن ئەبێ یاسای بۆ دەربچێت لە هەندێک وڵات شێوازی دانیشتن و ئەندامەکانیان و سەرۆکایەتی لیژنەکانیشیان جیاوازە و بە یاسا دیاری کراوە لای ئێمە بە دڵنیاییەوە دۆخی ئۆپۆزیسیۆن بوون خەریکە بە وەکو جۆرێک لە عیبەی لێیە ئەو لە ویلایەتەکانی حکوومەت لێرە ئەگەر ڕاستی بڵێم باەخەدا پرسە بیستومە باسی چاکسازیەکەن خۆی دەستەواژەیەکی جوان هەیە بۆ چاکسازی ناوە بێژانەوەی ئاو بێژانەوە پرۆسەیە کە تۆ لە ئیشێک بەردەوامی بەڵام هیچ ئەنجامی نییە چاکسازی سیاسی و ئیداری و ئابووری وە لە ڕیزبەندێک هەمووی بۆی دانراوە باوەڕ ناکەم لە وڵاتەی خۆمان بە تایبەت لە عەقڵیەتی فەرمانڕەوایی کوردی دروست ببێت لەم نزیکانە هەمیشە و گۆڕانکاریانەش لە وڵاتانی عەرەبیش دروست بووە زیاتر لە دەرەوە بۆیان هاتووە واتە تەغییرەکە ڕیاحی ئەم تەغییرە لە دەرەوە هەڵی کردووە و ناوچەکەی گرتوتەوە لە ناوخۆوە نەیانهێشتووە یاخود جێبەجێ نەکراوە ئەم ڕەنگە تۆ ئێستا بڵێ ئەمە ڕوانینێکی ڕەشبینانەیە نەخێر بەڵام دوجار ئەگەری زۆریش هەیە دیوەکەی تریشی ببینین چونکە ئەو کاراکتەرەی کە ڕاست پێراوە بە سەرۆکاتی حکوومەت پشتیوانێکی گەورەی حیزبی و ماڵی و ئەو شتانەی لە پشتەوەیە ئەگەری هەیە ئەم جۆرە هەواڵانەی کە دەبیستن هەمووی بچێتەوە خانەیە و پرسە و ئێمە لانی کەم لە ڕووی گۆزارانەوە گۆڕانێک ببینین یان گۆڕینێک ببینین لەم پرسا بێتە دی بەڵام ناکرێ ئێمە چاوەڕوانی ئایندێکی زۆر گەورە یاخود باشبوونێکی چاک بکەین بەڕاستیگەڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان هەروەهاوی کە پەرلەمان و دەسەڵاتی نەدەین کاکدانا گەڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان وەروها کە پەرلەمان و دەسەڵاتێ بێ بتوانێت لێپێچینەوە لە حکوومەت دەکا ئەمە تا چەندە دەکەوێتەوە سەرشانی خودی پەرلەمانتارەکان لەوەی کە ئەو توانایانە هەبێ بتوانن وەزیرەکانی ناو حکوومەت ناو کابینەکە بانگشتی پەرلەمان بکەن لیژنەکان بتوانن لێپێچینەوە بکەن چکە لە ڕابردوودا لە کابینەی هەشتەمە ئەمە دەکرا بەڵام زۆر جار دەمابینی کە تەنانەت ئەو هەواڵانەش هەبوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێگەی نەدەدا وەزیرەکانی بچنە ناو پەرلەمانەوە ئایا پێت وایە ئەمە تەنها بە خودی پەرلەمانتارەکان دەکرێت یا بەوەی کە دەبێ خودی حکوومەتیش تەواجودی هەبێ بۆ ئەمە خۆی بۆ زانیاریتان ئەنجومەنی وەزیران بەرپرسیارەتەکەی تەضامونیە سەرۆکی ئەنجومەنەکە توانێت وەزیرەکە ڕێگری بکە ئەم جارە شەروا بێ بەڵام ئێمە ئێستا خاوەنی پەرلەمان خاوەنی پەیڕەوەیکی ناوخۆی نوێیە لەوێدا ڕیزبەندی ڕۆژەکان کراوە کە ڕۆژی پێنجشەممە دانراوە بۆ پێشوازی یاخۆت کۆبوونەوە لەگەڵ حکوومەت و دوجار چاودێری و دوجار هەنگاوەکانی تری وەزیفەی چاودێری پەرلەمانی بریتە لە سوالی پەرلەمانی جاویش بە شێوەی زارەکی یا بنووسراو یاخود لێپرسینەوە یاخۆ تەنان تا ڕادەی متمان لێسەندنەوە دەقێکی زۆر باشاتۆ لەوێ ئەگەرم پەیڕەوە داوا کراوە کارپێکردنی بۆستێنرێ ئەگەر نەوەستێنرێ ئەو دەقا شتێکی باشە بەبێ ئامادەبوونی وەزیرەکەش دەتوانی پرۆسەکانی لێپرسینەوە بکەیت تا لێسەندنەوەی متمانە ئەو پرسە دەتوانم بڵێم ئەگەر بوێرن تەبعاً کێ داوای کردووە دەخەلا بێت یا بۆستێنرێت لایەندا هەر خودی پەیڕاوکە هەموو ئیشکالی لەسەرە چونکە تێک دەگیرێت تێکگیرانی هەیە لەگەڵ یاساکە بۆ خۆتان دەزان لە ڕووی ڕیزبەندیەوە پلەی پەیڕە و نزمتر لە یاسا ئەم کێشەی دروست کردووەم پەیڕەوە ئێستا چەند دین ئەکادیمی و یەکێتی پەرلەمانتاران لەوانەوە چەند لایەنێکی یاسایی داوایان کردووە ئێمە ئەوکو یاساییەکان داوامان کردو هەموار بکرێ بەڵام ئەوان داوایان کردو کارکردن بەم پەیڕەوە بۆ سێنرێ هەتا چاگەکرێ زۆر باشە کاکدانا لە ئێستا لەوەی کە هەژدەی مانگ کۆبوونەوەی پەرلەمان بکرێەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێک بێنرێت با بڵین تا ئێستا هیچ پرۆژەیەک هیچ داواکاریەکی پەرلەمانتارەکان هاتووە لەوەی کە لەگەڵ پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا قسە لەسەر بژێوی و چاکسازی و نەمانی پاشەکەوت بکرێت ناخۆیان پرسی پاشەکەوت کە بە دۆخێکی ناڕەوا بوو بەڕاستی ناوەکەشی هەر لە ڕووی زانستیێوانە چونکە دەستەواژی پاشەکەوت بۆ شتێکە کە هەبێ واتە تۆ گەر ملیۆنێک لە حسابەکەت بێ وەکو موچەخۆر بۆ تێ لە بانک بە 500,000 ڕابکێشی بەڵام 500ەکەت ماوە بەس مافی ڕاکێشانە نییە بەس لە حاڵی ئێستادا تۆ وەکو موچەخۆر یا هەرێکێک لەوانەی گوێ لێمانە هەرچی وەرەگری هەر ئەو نەیە خۆ دینارێک لە حسابی نەماوە واتە ئەو پاشەکەوتەش خوازانێت چۆنە بێ و ئەڵێن بەڵێنیان ناوە بەڵام هیچ متوانەیەک نییە بۆی تۆ گەری
چارەسەر ئەم پرسە بە چاکی بکە یاخود لایەنداوەکو قەرزێک بدرێتەوە ئەمە بڕیاری کارگەری بە یاسا ئەوە ناکرێن بڕیاری پاشەکەوت و دەستکاری موچە و حکوومەت زۆر ئیشی کردو بە بێپرسی پەرلەمان و ڕەچاوکردنی یاسا و ڕێنمایەکان و زۆری ویستووە بەڕاستی کردوێتی باوەڕ ناکەم ئەگەر هەر دەقێکی یاسای بێ یەکسەر خۆیان بۆی پێشکەش بن لێرەشەوە بێ و ڕاستێ بە جەنابتان بڵێم لە ئەرکێک لە ئەرکەکانی دەسەڵاتی جێبەجێکردن پێشکەشکردنی پرۆژە یاسایە ئەمجار لە پەیڕەوەکە پرۆژە و پێشنیاری جیاکراوەتەوە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە حکوومەت چوار پرۆژەی ناردەوە کەواتە ساڵی یەک پرۆژەکە حکوومەت کە نردێتی بۆەوەی ئەو پرسانەی ڕۆژانە خۆی یاسا جێبەجێکە خۆی زانی بواری گرفتەکانی لێکوان بەڵام بەڕاستی زۆر خەمسەردانە و چیش ویستۆ بۆی چۆتە سەر واتە ئێمە لێرەدا ناتوانین بڵێن پەرلەمانێکی بەهێزمان هەبووە لە بەرامبەری دەسەڵاتێکی کە پێوتێ دەسەڵاتی جێبەجێکردن بۆی لانی کەم پرسەکە جۆرێک هاوسانگی دروست بکاتەوە نەک تێکدان. زۆر سپاس کاک دانا دێمەوەلات کاک محەممەد زۆر باسی ڕێکەوتنە سیاسەکانمان کرد بەڵام دینە ناو ئەوەی کە لە ناو ڕێکەوتنە سیاسەکانە بۆچی ینی دوولایانی دەسەڵات بە تایبەتی نابیستین کە باز لە نەمانی پاشەکەوت بکەن یا لە باز دۆخی دارایی خەڵکی بکەن. ئەزانی ئەوان حکوومەتی بۆ خۆیان پێکەهێنن و هەر هێزێکی دیکە کە نیازی بێ بچێتە ناویانەوە بێتە پاشکۆی ئەوانە چونی ئەو دەسەڵاتە هەموو دەسەڵاتی ئابووری اقتصادی بڕوا دەبێتە پاشکۆ هەر کەسێ هەر هێزێک بڕوا چی ئەتوانێت چی بکات ئەتوانێت چی بکات لە بەرامبەر ڕەنگە داواکاریکی تایبەتی هەبێ ڕەنگە مەرجی هەبێ ئەوان یعنی تۆ پێ دوایە پارتی دموکراتی کوردستان بە 45 کورسیەوە مەرجی لایەنەکانی دیکە فەرزکردنی مەرجی لایەنەکانی دیکە قبوڵەکات یعنی تۆ پێ دوایە ئەو هەموو پاکێجە چاکسازیەی کە هەبوو کە پێشتر هەبوو ڕەن بێ ئێستامان جیان کردبێتەوە لە هینا بەڵام من پێم وایە یعنی ئەم هێزانی دیکە هێزی ئێستا بوونەتە هێزی لاواز بەڕاستی یعنی چێ گۆڕان کۆمەڵ یەگرتو ئەم هێزانی دیکە هەن یعنی هێزی لاوازە من پێم وایە وە هێزی بەهێز نین ئەگەر هێزی بەهێز بن ئەبوایە پارتی وێچێتی حسابی بۆمان بکردەوە ڕێکوتنەکە تەنها ڕێکوتنی دووقۆڵی نەبێت کە ڕێکوتنەکە ڕێکوتنی دووقۆڵی بوو ئەم کۆبوونانی تر بۆچی کراوە لەگەڵ هێز و لایەنەکانی دیکە یعنی ئەم هێزانی دیکە ئەبێ سەنگی خۆیان بزانن ینی ئەبێ بەڵام زیاتر لە کۆمەڵ باز لە گۆڕانیش دەکرێت لەناو کۆبوونەکانەوە ئەگەر ئەمانەش نەڕۆنە پێش بەداخەوە گۆڕان و کۆمەڵ هەروشیان ئەگەر ئەو قسەیە دروست بێ وا سویانە بێتەوە بۆ ناو حکوومەت کە من پێم وایە پێویستە ئەمانە سەنگی خۆیان بزان کوا دەنگە دلێرەکەی جارانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە جاران کوردستان یعنی گەرم و گوڕێکیان خست بۆ ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستانەوە یعنی چاوەڕێیەکەن پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چاکسازی بکە چاکسازی لە چیاکە هەر چاکسازیە بکە بە زیانی خۆیشکێتەوە چاکسازی لە نەوە تاکە هەموو کۆمپانیەکان سەر بە خۆیانن کاکە ئێستا تو سەیری زیندانەکان کە دنیا کەسی تیا لە زیندانی کراوە بە 6 ساڵ و لە پێناوی مۆبایلێکی دزیوە دوو جوت کۆتری بردووە نازام سەپڵی بۆچی لێداوە لە پێنا ئەمانە زیندانەکان پڕن بەڵام ئەو هەموو تەنکەری کە ئەڕوا ئەی تەنکەری چێن ئەمانە قابلە من و تۆ بتوانین تەنکەرەنەوە لێرەوە بیبین بۆ بەندەر عباس و چۆ بیفرۆشین و یعنی ئێمە توانین دەشکری ئەمانە لە جێرەوەی بەناو ئۆپۆزیسیۆن بن لە ناو بازنەکەی ئۆپۆزیسیۆن بن لە کاتێکە ئێستا کورسیەکانیان ئەگەر گۆڕان و کۆمەڵش بێنە خوارە نزیک بە 32-33 کورسیەکە لە جاران کەمتر من پێم وایە کورسی حەجم نییە یعنی هەڵوێست و جدیەتی تۆ حەزمە یعنی ئێستا بۆ نمونە لە پەرخولی پێشوە یەک دوو پەرلەمانی جدی هەبوون ئێخۆ بۆ نمونە با بڵین کۆمەڵی ئیسلامی 6 ئەندامی هەبوو بزوتنەوەی گۆڕان 24 هەبوو ئادەی تۆ هەر سەیرەکەی چەند کەسێکیان لە بەرچاوە لەبەرەوەی کە ئەمانە وجودیان هەبوو بۆیە من پێم وایە 12 کورسەکەی گۆڕان زۆرە یعنی 5یان جدی بن و چالاک بن زۆر ئەتوانی زۆر دروستکەی و بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی کە ئێستا 7 کورسیە بۆ ناتوانێت ئێستا لە ماوەی ئەو سێ مانگەدا مانی بگرتە لە ناو پەرلەمانی کوردستانە بۆ کە من ئەم کارکتەرانی کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە بۆیە من پێم وایە ئەم هێزانە یعنی من ئەمە جارێکی تریش ئەمە باس کرد لەگەڵ بەرپرسێکی ئەمریکا ئاماژەم بۆ کرد گوتم یعنی بۆچی ئێوە ئەوەنە پشتیوانی لە یەکێتی و پارتیەکان گوتی کە یعنی زۆر پرسیارەکانم جدیتر و تومتر بوو وتی بابە من یعنی ئێمە ویسمان مامەڵە لەگەڵ لایەنەکانی دیکە بکەین بەڵام هەستمان کرد بەدیل نییە بۆ ئەم دوو دەسەڵاتە ئەم دوو دەسەڵاتە ئێستا هەچی فایلی نەوتە لە لای ئەوانە یعنی تۆ پێ دوایە بتوانن لە فایلی نەوتە چاکسازی بکەن کاکە ئەچن دوو کەسەگرن لەسەرەوەی کە بۆریەکیان شکان و هەنێ نەوتیان دەرکردووە بەڵام ڕۆژانە 100 تەنکەر لە زومار و ڕەبیع و بیرەنەوتەکانی ڕوتبۆ ئەوانەوە براون و ئاودی و کراون و کە زۆر باشە زۆر باز لە کابینی نوێم دەکرێت لەوەی کە بە تایبەتی دروشمە گەورەکەی کابینی نوێم لەمانی پاشەکەوت ئایا پاشەکەوت لا دەبرێ یان خۆت موجەڕێک دەخرێتەوە ئەزانی من تەسەورەکەم لەبەرەوەی کە قەنەعەتم وایە بیانێ مەسروور بەرزانی سەرکەوتوو بێت لەمەیە لە بواری اقتصادە لەبەرەوەی کە پێش ئەو بە پلان ئەمەیان کرد و تۆ سیر کە فواد حوسێنە نادۆ بە بەغدا فایلی پارە لای ئەوە
هێمن هەورامیان ناردۆ بۆ ناو پەرلەمانی کوردستان بۆی کە بێ بە جێگیری سەرۆکی پەرلەمان دیارە سەرۆکاتی پەرلەمان ئەوە بێ جێگیری سەرۆک پەرلەمان بۆ هێمن هەورامێ بێ سەرۆکی پەرلەمان لە نێوان بێگرد و ڕێواسا بێ جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ پێکاتەکانە بێ لە 2 ساڵی یەکەمە بۆ تورکمانە بێ کە ئەو ئەندامێکی تورکمانە بێ 2 ساڵی دیمش بۆ مەسیحەکانە بێ بۆیە سیرکە ئەمانەی هەموو کردووە بەڵام بیکاونەی کات ئەبێ پاشەکە و لا ببرێ لە عێراقەوە لانی کەم 450 میلیارد دلار دێ لانی کەم زامنی کردووە زامنی کردووە لانی کەمی 450 میلیارد دلار بەڵام خۆی ئەوی کە ئاماژەی پێکرێ 522 میلیارە هەر ئێستا 378 میلیار 378 میلیاری نەوتی هەرێمی کوردستان دەدرێ بۆ موچە ئەمە ئەکاتە نزیکەی 370 بە 522 78 بە 522 ئەکاتە 900 میلیار ئەمە موچە تەواوەکە سەرڕایەوە کە 120 میلیاری ناوخۆ 30 میلیاری ئەمریکەکان و ئەو نەوتە زیایش کە ئەیفرۆشن کری ئەو هەموو نەوتوشتەیە باشە ئەمە ناڵن چاکسازیەکە چاکسازی لە چیاکەن زۆر باش من ئەمە دەکەمە پرسیار بە زۆر ینی بە کورتی جوامەرە دەرفەتی زۆر کەم ماوە باوەڕ توای کابینەی نوێ مەتوانێت چاکسازی لە چیا بکات لە کاتێکە بۆ منە قەیرانی سوتەمەنی نەوتی سپی هەیە قەیرانی بانزینەیە قەیرانی کارەبا هەیە ئەو تا قەیرانی دارایی و هەموو ئەو ئاستەوارانی کە قەیرانی کۆمەڵایەتی هەیە کابینێ نوێم دەرفەتی هەیە ئەمانە چۆن چارەسەر بکات دەتوانێت و بە تایبەتی گەردەست بۆ هەندێک چاکسازی با دەبێ ڕەنگە سبێنێ هەندێک بەرپرسی باڵاتریش بگرێتەوە ئایا ئەمە دەتوانێت بیکە هەر خۆیان سەرچاوی گەندەڵین و بۆ قەت گەندەڵی چارەسەر نابێت و چاکسازی ناکەن چاکسازی لە بواری نەوتان ناکەن لەبەرەوەی کە پارە و سەروەتی نەوت لە لای ئەوانە و ئێستا بوونەتە بە ملیاردێر بەهۆی نەوتەوە چاکسازی لە بواری هێزی عسکەریان ناکەن لەبەرەوەی هێزەکان هەموو حیزبین ئەمە هێزی ئێستا کو هێز بۆ ناسراوە هێزی پێشمەرگە ئەمە هێزی فلان سەرکردەیە و فلان حیزب ئەو هێزی نەک حیزبیش فلان سەرکردە شێخ جەعفەر ئەوە نەهێزی هەیە محموود سەنگای ئەوە نەهەیە لەولا دڵشاد بەرزانی ئەوە نەهەیە و نازانم فەوجەکەی کاک فلان کەس و یعنی ئێستا وای لێ هاتووە فەوجی فلان و فەوجی فلان و فەوجی فلان ئەوای لێ هاتووە بۆیە چاکسازی ناکرێت لە بواری هێزی سەکتاریە چاکسازی ناکرێت لە بواری و پەرلەمانیشی لاوازە بێ بیرمان نەچێت یعنی تۆ 45 پەرلەمانتاری ئەندامی پەرلەمانی ناردۆتە ناو پەرلەمانەوە بۆ پەرلەمانتارێک هەیە بتوانێت لە مەسئول بەرزانی بخەڵێتەوە ئەو قسەی شێخ جەعفەر من بەڕاستی لەگەڵ یابووم وتی بۆ پیاو هەیە لە مەسئول بەرزانی بپێچێتەوە بۆ پەرلەمانتار هەیە بتوانێت لە مەسئول بەرزانی بپێچێتەوە ئەمە ئێمە 4 ساڵی دایندا ئەیبینین خەڵک دەبێت تەنها لە بەرنەمانی پاشەکەوت بێدەنگ بن بۆ 4 ساڵی داهاتوو کاکە خەڵک نائومێد بووە بەڕاستی لێ ناشارمەوە خەڵک ئێستا نائومێد بووە ئومێدی ئەوەیە پاشەکەوتەکەی بۆ بێن و پاشەکەوتەکە و من ناڵم بێدەنگە بێت بەڵام یعنی پاشەکەوت ئێستا بۆ بە ئەولەویات ساڵی 2011 خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات بوو کارەبا 23 ساعات هەبوو موچە هەمیشە نەک لە کاتی خۆیان ئاهات لە جەژنانی جاریەوە مکافە ئاهات کارەبا هەبوو سوتەمەنی هەبوو ڕێگاوبان و بەرهێنان تەنها بۆ بەرهێنان 350 میلیارد دینار بۆ خزمەت و ئەوە ئەکرا باشە هەموو ئەمە هەبوو خۆپیشاندانیشەوە بۆچی بۆ گۆڕینی سیستمی حکومڕانی ئێستا هەموو خۆپیشاندان و هەموو ناڕەزایەتی و هەموو گربوونەوەیەک بۆ ئەوەی کە پاشەکەوتی موچە زۆر موچە بێت و پاشەکەوتی موچە هەڵبژیرێ بۆیە ئەمان ڕەم بێ پاشەکەوتی موچە هەڵگرن لە پێنا ئەوەی کە لانی کەم هەندێک ناڕزایەتی کەمکەنەوە و خەڵکیش ئەمەنی مزاهرە کرد و ئەوەی کرد ئەم حیزبانە نەیانتوانی بەدیل بن زۆر باشە دەستەکان خۆش بە کاکدانە دوایین کۆمنتت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خۆی لە ڕاستیە من خۆم لە ناو دامەزراوەکەم بۆ خۆ سەرنج و ڕوانینی جیاوازم هەیە بەڵام ئەبێم ئەو ڕاستێ بڵێم کە ئێمە ینی خەون بە ئایندەی باشترەوە ببینین چونکە ئەلغەدولی ناظریه قەریبوون ینی بەڕاستی دایمە بە گەشتبینیەوە تەماشا بکەین لایەنێکی دیکەیەوەیە کە ئێرە کوردستانی عێراقا ئێرە ناوچەیەکە زۆر جیاوازە بەراوردکردنی ئەم دامەزراوەی بە پەرلەمانەکانی وڵاتە بەهێزەکان کە ئەزمموی کاری سیاسی و پەرلەمانیان زۆرە بەراوردکارێکی زۆر جیاوازە و ناکرێ ئەمە ڕاستیەکە بەڵام دوجار هیوادارین لە ئایندەیەکی نزیکە چونکە تۆ ناکرێت پێشتر خوێندنەوە جێە لەگەڵ حکومدان بەسەر پرسەکە بزانین ئەدای و کەسانە چۆنە تۆ تەماشا بکە لە عێراق بانکێک دروست کراوە بۆ هەر پەرلەمانتارێک چەند پرسیارەکە چەند سەرنجی هەیە پێشنیاری هەیە پرۆژە پێشکەشەکە چاودێریەکە بە ئەرکەکانی خۆی هەڵەسێ هەموو ئەمانی باتیا بێ بۆی هەر هاوڵاتیەک دەنگدەرێکی هەر قەوارەیەکە کاندیدەکەی خۆی بزانێت کە سەرکەوتووە چۆن سەرکەوتووە چی کردو ئەدای چی بوو ئەو پەرلەمانی ژوا بووە یعنی تۆ لە ماوەی 4 ساڵی ڕابردووە سەر ڕای ئەو هەموو دۆخە
پەرلەمانی کوردستان توانی چی بکە بەرامبەر بە نێچیروان بەرزانی ئەسڵ نێچیروان بەرزانی بڕیاریدا ئەڤەزیر هەر نەنێرێ بۆ ناو پەرلەمان و پاشانە ناو پەرلەمانە لە پەرلەمانی کۆمنتی کاکدانەش لە پرسیاری پێشوە لە هەمان کات بوو ئەنی بەو شێوازە بوو کە پێ ناچێت کە بۆ نمونە ئەم حکوومەتەش باشتر بێت لە حکوومەتی پێشوو پەرلەمانی لەسەر بەڵێ کاکدانا من قسەم لەسەر قسەی کاکە نییە وەڵامی کاکجەلالمدایەوە من هەمووان منە ناسن ڕام لەسەر حکوومەت چییە و چۆن شتەکان دەبینم ئەوە زۆر تەواوە ئەمە لە ئایندەی خۆم باسم کرد من هەر زۆر جار هەر نەریتی خۆم باوەڕم وا بوو کە ئۆپۆزیسیۆن بوون مافێکی سروشتیە جا نابێت بتکەنە ئۆپۆزیسیۆن دەبێت خۆت ئەم ئیرادەی هەڵبژێری بەڵام بەدیوێکی تر ئێمە دەبینم ڕەنگە چونکە کەسە بەهێزەکانی ئەو بنەماڵانەی ئاماژەتان پێدا دەسەڵاتدارەتی گەورە وەرەگرن واتە پۆستە باڵەکان وەرەگرن ئەگەری هەیە لە ئایندە من باسی پێشبینی یەکەم لەمڕۆ بەڵام دو جارۆکە حکومدان چونکە منە کادیبی بێ حکوم نین بەسەر شتێکا پێشوەخت دەبێ بزانین باسی ئەدای ئەندام پەرلەمانەکەم ئایا توانێت لەوە بەهێز بێ وەزیفەکانی خۆی بەڕێوە بەرەوە ئەم دەسەڵاتە شکۆی بۆ بگەڕێنێتەوە بەو شێوەیە بە ئاسانی پێشکەش نەکەیەوە نەبێتە پارێشی چەور بۆ خواردنی بە ئاسانی. زۆر سپاس بۆ کاکدانا ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان وەروە بۆ کاک محەممەد ڕۆڤ ڕۆژنامەنووس سپاس بۆ دەرفەتەی کە وێمەتان بەخشی. بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە لەگەڵمان ماونەتەوە تا بەرنامە و گفتوگویەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.